ڕابردوو ڕەنگە یەکێک لە خەونە زۆر دیارەکانی هەر کوردێکەوە بوو بێت کە بەروبوومێکی خۆماڵی لە یەکێک لە بازاڕە جیهانەکانە ببینێت و بەتام و بۆنە کوردیەکەی بیان ناسێتەوە. بەڵام ئێستا ڕەنگە ئەم خەونە چی دیکە ئەستەم نەبێ و بە ئاسانی بۆ لەمە و دوا بەروبوومە خۆماڵیەکان لە وڵاتانی دەرەوە ببینین وەکەوەی کە حکومەتی هەرێم ئەمڕۆ لە هەوڵێکی لەو شێوازەی داوە. ساڵتان لێبێت و شەوتان باش بێت بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ. ئەم شەو لە چیرۆکە هەواڵ تایبەت بە هەوڵێک کە دەچێتە خزمەتی کەرتی کشتوکاڵی هەرێمی کوردستان دیارە بۆ پێی کە حکومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیەدا بە دیاریکراوی تەرکیز و جۆرێک لە گرنگی پێدانی تایبەتی بە کەرتی کشتوکاڵ هەبووە. یەکێک لە هەوڵەکان ئەوە بووە کە ئەمڕۆ بەروبوومی جوتیاران یاخود بە تایبەتی بەروبوومی هەنار لە بەروبوومی کێڵگەکانی زاخۆ و هەڵەبجەوە بۆ وڵاتی ئیمارات نێردراوە. زۆر جاریش جوتیار و هاوڵاتیانی کوردستان کە باسی بە پیتی خاکی کوردستانەکرا باسیان لەوە کرد کە ئەگەر گرنگی بە کەرتی کشتوکاڵی ناوخۆ بدرێت ئەوە لە کوردستانیش تواناو ئیمکانێتی هەناردەکردنی زۆری بەروبووممان هەیە بۆ دەرەوە و بە تایبەتیش بۆ ئەو بەروبوومانەی کە لە کوردستان جۆرێک لە تایبەتمەندێتیان هەیە و کوردستان تیانە دەوڵەمەنە. بۆ نمونە هەنار کە بەرهەمی هەناری ناوخۆی کوردستان ناوبانگێکی باشی هەیە لە ڕووی جۆری شەوەیەکێکە لە باشترین جۆرەکان. بەم ساڵانەیە لە کوردستاندا زۆر جوتیاری نمونەی و زۆر بەروبوومی داهێنانی کشتوکاڵی و تۆکراون. بەمەبەستی پشتیوانیکردنی بەرهەمی ناوخۆ و ساختکردنەوەی لە بازاڕەکانی جیهاندا حکومەتی هەرێمی کوردستان 500 تۆن بەرهەمی هەناری ناوخۆی هەڵەبجێ و زاخۆی ڕەوانی بازاڕەکانی وڵاتی ئیمارات کرد و کاروانی یەکەم گەیشتووە و لە چەند ڕۆژی داهاتووشدا هەناردەی کاروانی دووەم دەکرێت کە ئەمە هەنگاوێکی گرنگ و کاریگەرە بۆ ئابووری هەرێمی کوردستان. راپۆرتێک لەم بارەیەوە دەبینین. ji baxên zaxû bi welatê îmaratê têne hinartin. Berhemê hinarên deverê ne ku ji bo wê meremê têne çinîn û amadekirin. Li dîvpîver û standardên bazarên cîhanî têne rêkxistin û dagirtin. Bu cara êkiya berhemekê vê deverê bu bazarên dervey welat bête hinardekirin. Bu cara êkiya li mistewayê herêmê û mistewayê Iraqê em berhemek xweyê navxwî ڕوانی ji dervey welatê bikin. Em zaxo navdarîn corê hinara. Me du corê hinarayê heyn, hinara Ermiştê, hinara Mehdayî me hey em navdarîn. Ev sale me hewl daye parîkariya hikûmeta Herêma Kurdistanê 400 bo 500 panet hinarê xwe em bibîn bazarê biyanî. Vê pêngavê piştevanîkirina berhemê navxwe û saxtkirina wî di bazarên cîhanî da mebest e. Aborînaz jî vê çendê bû hemeçeşinkirina jêderên dahatiyên Herêma Kurdistanê bi giring dibînin. Hindî hebit ev e senga me naşkî. Êguman ebrûgestêj sadê 4 sadê dahatê me ne neftî bit an ne petrolî bit. Salek dîtir heftê sadê êkedî 10-12 wekî hemî welata hûsa dest pê kiriye. 4 sadê 5 sadê biya 20 sadê wekî îmarat bixûnûkê biya heftê sadê dahatî ne neftiye. Ev e karekî giring e û cihê destxweşiye û pîrûz e bo me hemiye. Bu qonaxa êkê 500 tan ji berhemê hinara zaxû Helebce bu welatê îmarat hatine hinartin û qonaxa duê jî 1500 tanên dî di çend rojên dahatî da têne hinartin. Piştevanîkirina cûtkaran û berhemê navxwe û saxkirina wî di bazarên cîhanî da ji armancên stratîjên hikûmeta Herêma Kurdistanê ne ji pêxemetî hemecûrkirina jêderên dahatî. Di vî çarçoveyî da hinartina karwanê yekemê berhemê hinaran bû welatê îmaratê dest pê kiriye û amadekariyên karwanê duem jî têne kirin. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo. بەڵە بەرزانۆکۆی کە لە راپۆرتەکەدا بینیتان و لە سەرەتایی بابەتەکەشە باسم کرد لە سەرەتای بەرنامەکەەوە کە چیرۆکە هەواڵی ئەم شەو گرنگی دەدات بۆ هۆڵەی حکومەتی هەرێمی کوردستان بۆ
گفتوگۆکردنی ئەم بابەتە شاڵاو جەمال بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی لە ستۆدیۆ بە خۆشحاڵە میوانمانە زۆر بە خێراتی کاک شاڵاو سپاس بۆ ئامادەبوونە هەروەها فەریدون نامدار خاوەنی کۆمپانیای هەناری هەڵەبجە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانمانە سپاسی ئامادەبوون تەکەم کاک فەریدون بەرلەوەی کە لەگەڵ میوانەکانمانە دەست بە گفتوگۆ بکەین دەمەوێت ئاماژە بە بابەتێک بین کە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەم شەو بازاڕی تایبەت بە هەناردەکردنی هەناری لە هەولێر بەسەر کردەوە دیارە هەناردەکردنی هەناری هەڵەبجە و زاخۆ بۆ دەڕۆی وڵات دەرگایەکی نوێیە بە ڕووی جوتیارانی هەرێمی کوردستان داکراوەتەوە و یەکەم جارە هەناردەی دەرەوەی وڵات بکرێت لە دوانێکیشیدا بە ڕۆژوان ئامەنووسان سەرۆکی حکوومەت وتوێتی کە ئێمە توانیومانە بۆ یەکەم جار بەرووبوومی ناوخۆی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکەین و ئەمە بەڵێنێک بوو پێشتر داومانە و ئێستا سپاس بۆ خوددا کردمان بەکردار وتیشی دەرگایەکی نوێ بۆ جوتیارانی هەرێمی کوردستان کراوەتەوە و ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی کە هەناردەی بەرهەمە کشتتوکاڵیەکانی دیکەی هەرێم بۆ دەرەوە بکرێت. بەڵێبەرزان دەمێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی زیاتری ئەم هەوڵە و تا چەند دەکرێت هەوڵێکی کاریگەر و جددی بێت بۆ برەودان بە کەرتی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستاندا لەگەڵ کاک شاڵاو دەست بە گفتوگۆکەمانەکەین کاک شاڵاو زۆر بەخێر هاتی دەمەوێت خوێندنەوە و هەڵسەنگاندنی ئێوە بزانم بۆ ئەم جۆرە هەوڵانە و کاریگەری ئەم جۆرە هەوڵانە لەسەر کەرتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بەگشتی چۆن. سپاس وڵا بەنسبەت ئەم هەواڵە خۆشەوە کە بەڕێستان بڵاتان کردەوە دیارە توانم بڵێم ئێمە زۆربەی کات هاوردەمان هەیە ینی هاوردە لە 30 ساڵی ڕابردووە زۆربەی هەری زۆری شتەکان ئێمە هاوردەکراوە بەڵام ئێستامان هەنگاوێکی گرنگە کە ئەو قۆناغەمە تێپەڕان جا دەستەکەین بە هەناردەکردن بەنسبەت هەناری هەڵەبجەوە بەڵێ وەکو بەڕێستان ئیشارەتان پێدا الحەمدوللا بڕی 500 تەن گەیشتۆتە با هەوڵ و تێکۆشانی هەموو لایەک و ئەمە سەرەتایەکە بۆ ناساندنی وەکو براندێکی جیهانی کە بە ناوی کوردستانەوە بێت چکە براند بێ یەکەمین جاری بناسێنرێت خەڵک ڕقبەتی لەسەری هەبێت تاوەکو دوایی بەردەوامی هەبێت و ئەمە دۆزینەوەی هەلی کارێکیژە بێ بۆ ساڵانی داهاتوو بەڕاستی و تەشجیعیشی زۆر گەورەژە بێ بۆ جوتیار کە ساڵانی داهاتوو نەمامی زیاتر بنێژن و بەرهەمیان زیاتر بێ زیاتر خزمەتی بەرهەمەکانی دێمە سەر ئەو وردەکاریانە لەگەڵتا بەڵام دەمێت لەسەر گرنگی ئەو جۆری کە پێی دەوترێت بازاڕی دوور وان دەزانین کە هێندەی ئەوەی کە بەرهەمێنان زۆر بە هێندە پرۆسی بە بازارکردن و بازار بۆ دۆزینەوە بە تایبەتی بازار لە دەرەوەی ناوخۆ کە گرنگێکی زۆری هەیە دەمێت ئێوە لەسەر ئەو بابەتە قسە بکەن کە گرنگێکی چۆنە ئەم کشتتوکاڵکردن لە ئاخرە دێتە سەر بازارکردن واتە تۆ لە سەرەتای شەڵانەوە کە دەست پێکە خزمەتی لە ئاخرا بازار ینی هەموو گرەوەکە بازاڕی بات واتاگە بازارێکی باشنێ بۆ هەر بەروبوومێک بێگە بازار نەبێ بۆ ساغبوونەوەی هەموو شتەکان بە خەسارەتەوە تازیێتیشی زۆر تەبێ و ینی لە کۆتاییە تۆ هیچ دەستکەوتێکن نابێ دیارە دۆزینەوەی بازاڕی ئێمە زیاتر ئێمە لە هەرێمی کوردستانی اعتیمادمان کردوتە سەر شارەکان و ناوەڕاست و خواروی عراقی هەنێمانە لەوە زیاتر بازارمان نییە ینی بە وڵاتانی تەنیشتمانەوانی دراوسێمانە با بڵین تورکیا و ئێرانە ئەوانە دوو کشوەری زۆر گەورن زۆر پێشکەوتوشن و نفوسیشیان زۆرەوە ڕوبەری خاچیان زۆرە قەت نابنە بازار بۆ ئێمە وە گرانە بە بازاربوونی ئەوان ئەوان لە ڕووی تەکنۆلۆژیاشەوە زۆر پێشکەوتون وە کەش و هەواشیان هاوشەوی کەش و هەوای ئێمەیە نزیکە لێرەوە بە بازارکردن بە وڵاتانە تۆزە گرانە بەڵام ئەمەی ئێستا ئەم هەوڵە بەڕاستی هەوڵێکی زۆر نایابە کارێکی زۆر جدی بۆ کراوە هەوڵێکی زۆر باشیشی بۆ دراوە تاوکە ئەمە بیگەینە وڵاتانی خەلیج مەسەڵەن وڵاتی خەلیج وڵاتێکی دەوڵەمەندن و لەم بەرهەمانی تیان نییە و بە تایبەتیەوە بەرهەمەنایەبی باڵێ هەناری هەڵەبجە بێ یاخود تری کوردستان یاخود پەتاتا ئەمانە ینی بەرهەمی چیوان بەڕاستی ئەتوانم بڵێم ئەمەش هەنگاویشی زۆر دڵخۆشکەرە ینی سەرەتایی بە بازارکردنە بە ڕێژەی ئەتنان واتە بە گەورە بە ڕێژێکی گەورە کە هەم بازارەکانی خۆمان پارێزن و دەستی جوتیاریش بکەینەوە لەوەی کە خەسارە من نەبێ بەڕاست باشە کاک شاڵاو لەگەڵ هەر کابینەیەکی حکوومەتە لەگەڵ تەشکیلەکردنی هەر حکوومەتێکە هەمیشە باز لە گرنگی پەیوەندیە جۆرا و جۆرەکان دەکرێت کە ئەو حکوومەتە هەی بێت بە شێوازە جیاوازەکانەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕوانگە جیاوازەکانەوە تا چەند پێتان وایە ئەم جۆرە هەنگاوانە بە جۆرێک دروستکردنی ڕایەڵە و پەیوەندێکی بازرگانی ئینتەرناشناڵ بێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دیارە ئەم دروستکردنی ئەم پەیوەندیانە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە بینی دوو شوێنە یاخود 2000 یاخود دوو حکوومەتی ژوانە گرنجێکی زۆری هەیە
نەک لەسەر ئاستی با بڵین ئەشخاص بێواتە لەسەر ئاستی کۆمپانیایەک بێ یاخود لەسەر ئاستی بازرگانێک بێ بڕاتە دەرەوەمانە ئەمان نا لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڵێ کارێکی زۆر باشە چکەن هەم پارێزراوە لە ڕووی قانونیەوە لە وڵاتە هەم لە لای ئێمەشەوە بە هەمان شێوە ینی ئەوان سیقا بە دۆکمنتارەکانی ئێماکەن ئێمەش بە هەمان شێوە لە بازارەکانیوانەوەتە بازرگانەکانمان مایەپوز نابێ خوانە خواستە لە دەستێکی ناساغ یاخۆ قاچاق بێت و دەستیان ببڕێت بەرهەمەکانیان بگەنەوە ئەمە چکە لەسەر ئاستی حکوومەتی هەرێم و لەسەر ئاستی ئیمارات کراوە لە سگەڵ حکوومەتی ئیمارات ئەمانە گرنگجێکی یەکجار تایبەتیە چکە بازرگانی لەسەر ئاستی نێودەوڵەتی جیاوازە وەگلەوەی لەسەر ئاستی شخصی بکرێت لە بینی دوولایە بکرێمانە و ئەمە پەرەشی پێدرێنی واتە بۆ بەرهەمەکانی تریش بەری پێدرێ پێما بێ لەم کابینەیە زۆرمان هەیە ینی ڕەنگە ئێستا خەڵکێکی زۆر چاوی لەوە بێ بڵێ ئێمە هاوینان هەنجێری باشمان هەیە ئەوە هەورامان پڕی لە گوێزی باشە ینی بیر لەوە کرێتەوە هەوڵێکی وا هەیە کە ئەمە سەرەتای هەنگاوی دیکە بێت بۆ بردنە دەرەوەی ئەو بێگومان ئێستا بیر لەوەش کراوەوە کە پەتاتەش بە هەمان شێوە چکە ڕوبەرێکی زۆر لە پەتاتا چێندرێت لە پارێزگای دوهۆک لە پارێزگای هەولێریش سلێمانیش پەتاتەشی تایە یەکێکلەوانە پەتاتێتیە هیوادارم بۆ ساڵی داهاتوو تریتیا بێ چونکە لە پارێزگای دۆ ئەنواعترینایەمان هەیە و لە پارێزگاکانی تریش لە هەولێر سلێمانی زۆرە ینی ئەم سێ بەرهەمە بە ڕێژی چێکجا زۆر هەمانواتە لە پێداویستی ناوخۆ دایمە زیاتر هێندرێتە بەرهەم وارووا بۆ نسبە پەلەوەری شەوە بەڕاستی من نتوانم بڵێم پەلەوەریش خەریکە ئەگاتەوەی بەڵێ ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی کە بناگەم لە دوو پارێزگاکەی تریشەیە دوو پارێزگا گەورەکەی تر پێم وابێ گەشتۆتەوە ئاستەیە گەر بێت توی ئێمە پاڵپشتێکیان بکەین و بازاڕێکیان بۆ بدۆزینەوە لە دەرەوە بەڵێ بەرهەمیان ئەتوانین بگاتەوەی کەوا ئێمە هەناردەی دەرەوەشی بکەین بە ڕێژەیەکی یەکجار زۆریش زۆر باشە کاک شاڵاو هەڵبەت گفتووەکەمان درێژەی دەبێت دەمێت لەگەڵ کاک فەریدون قسە بکەم کاک فەریدون سڵاو دەبێت دیسان سپاس بۆ ئامادەبوونت دەمێت باسێکی ئەو هەوڵەمان بۆ بکەی کە بیرۆکەی ئەو هەوڵە چۆن گەڵاڵە بوو و چۆن هەوڵەکە بوو بە فعلی و چۆنی شتان لەسەر کرد کاک فەریدون دیارە کاک فەریدون دەنگی ئێمەی پێناگات دەگەڕێمەوە بۆ لای کاک فەریدون بۆی کە پرسیاری و بابەتی لەگەڵ بکەم کاک شاڵە باستمان لەوە کرد کە وتت کە دەمانەوێت کە ئەم پرۆسەیە درێژەی هەبێت تا چەند گرنگە کە هاوکاری جوتیاران بکرێ بە نمونە ڕەنگە ساڵانی پێشوو یان لە جارەکانی دیکە بە جۆرێک ناومێدیەک دروست بوو بێ کە جوتیاران هەستیان کرد بە کە پێویست ناکا بڕێکی زۆر بەرهەم بهێنن ئەمە تا چەند دەتوانێت جۆرێک لە تەشجیع و لە هاندان بێ بۆ جوتیاران کە بتوانن بەروبوومیان چەند زۆر بێ یارمەتی بدرێن بۆی کە بتوان جۆرێک لە بەرهەمەکانیان بنە دەرەوە بێگومان هەناردەکردن وەکو باسم کرد یانی یەکێکە لە هەنگاو زۆر گرنگەکان ینی هەر وڵاتێکەکە بێت و هەناردەی نەبێ بەرهەمە زیادەکە لەنێ خەساریی زۆر گەورە گەێنێ هەم لەو ساڵەیە هەم بۆ ساڵانی داهاتوو ژواتە جوتیار والیەکە بێ ئەمەل ببێ یان لە ساڵانی داهاتووە نتوانێت بەو ڕێژەی ئینتاجکەواتە نتوانێت بەو ڕێژەی جهود بکە لە ئینتاجی ئەو بەرهەمەی کە هێنێتە بوون بەڵام ئەمە کاریگەری ئەبێ لە بێگومان کاریگەری زۆر باشێ بێ بەڵێ ئێستا خەڵکە گەر ببینێت بۆ بەرهەمەکانی تریش بە شێوەیەگەری ئینشەڵڵا دەست پێ بکرێمانە کاریگەریی باشێ بێ هەندێکی زۆر گەورەیە بۆ خەڵک لە هەمان کاتە دروستکردنی هەلێکی کاری زێڕینە بۆ جوتیاران بۆ خەڵکی تریش واتە تۆ هەل لە لۆری و بازرگانی و بیگرەکە ئەم بەرهەمانت بۆ گوازێتەوە هەت لە کرێکار و بیگرەکە ئەم بارانت بۆ بارەکە یاخود هەر لەوانەوە بیگرە هەتا لە شێوەی کارتۆنان و لەوینا ئێمە سەرەتامانە بەڕاستی زۆر لە سەرەتای ینی بەڵام ئەمە هەنگاوێکی باشە لەوەی تر لەوە فێر ببێ خەڵک بزانێت چۆنی با بڵێن پاکیجینەکە ینی بە شێوەیەک ئێستا مەسەلەنەوەی من بینیما کاک فەریدون کە ئەم کاری کردووە هەنارەکانی هەم لە ڕووی حەجمەوە لە ڕووی قەبارەوە با بڵێ هەنارەکانی هاو قەبارەی کردوتە ناو هینەکانەوە هەم لە ڕووی تامەوە مەسەلەنەوەی میێخۆشە بە جاوانی ترش بێ بە جوانی شیرین بێ بەجیا خۆی ناکرێت تێکەڵ بکریامانە لا ڕووی پاکیجینەوە خۆی نوعێکە لە زانستیانی با بڵێن کارێکی زانستانداردەکەی چۆنە ئەبێ وەزنەکانیان نزیک بێ لەیەکەوە واتە نەکایکی زۆر بچی بێکی زۆر گەورە بێ ناو کارتۆنەکە دایمەنەوەوانە گرێدینگی پێوترێواتە تەدریجەکرێن بە پێوە لە هەمان کاتیشە بە پێی تام و بۆن و ڕنگ و ئەوانە شاد بە هەمان شێوە ئەبێ جا بکرێنەوە
چونکە کاتێک کاتە دەستی آخر کەس ئەمانە ئەبێ ڕوخسارێکی هەبێت تا ڕایە کێشێ ئێمە کایشی بینین زۆربەی بەرهەمەکان لە وڵاتانی ئەوروپایی بینین ینی بە ڕوخسارێکی وا حەزر کراوە کە من و تۆیەک لەوێ ئەچینە ناو بازاڕەوە ئەبێ ئەو خۆراکات ڕامان چێشە نەک تۆ مەسەلەم ئێمە بچین بە شێوی فەردە بیبین یاخۆ لە جوێنیا لە شێوەیەکی لەو بابەتەیە ئەوە لە هەرێمی کوردستانی خۆمانە تا ئێستا بازاڕەکانی ناوخۆمان لەو بابەتەیە خۆمانای بینی ڕۆژانەمانە بەڵام لە وڵاتانی دەرەوە بۆ بابەتە ساغ نابێتەوە بێت تۆ پاکی جنگی بکەی وابێ کۆمپانیا و شەریکاتیشی بۆ دروست بێ وابێ فەحسیش بکرێ ئێستامانەی ئێمە لێرە هەمووی فەحس کرا لە فەحسا دەرچووە ئەنجە دوای نێردراوە بۆ وڵاتە بۆی کا وڵاتش پێی مەزی بێت چکوانی جاریشی تر فەحسیەکەنەوە ئیتر ڕێژەی با بڵین ڤیتامینەتەکانی لێ دەرەکەم بزانێت چەندی فەرتیلایزەر پێدراوە ئایا هۆرمۆنی لێدراوە ئایا شتشکی خراپی لێدراوە ئەلحەمدولیلا من پێم وابێت لە وڵاتی ئێمە جوتیاری ئێمە لەوە ساغڵەما ینی حەزی لەو فڕفێڵە نییە باشە ئەمە وەکۆی کە بۆ بەرهەمەکان بە جۆرێک یەکلار بوو بێتنەوە بنسبەت هاوکاری کردنەوە خۆتان زانن لەگەڵ هەر هەنگاوێکی نوێ بێت پرۆژەیەکی استراتیژی ئەوتۆش هەبێت کە جۆرێک لە پلانێک بێت کە بۆ ساڵی ئایندا بۆ پرۆژەکانی داهاتوو چۆن مامەڵی لەگەڵا بکەن ئەوەی کە ئێوە ئاگادارن پلانی استراتیژی بۆ لەمەودا چۆنە بێ هەم بۆ کۆمەکیکردنی جوتیاران هەم بۆ بەگەڕخستنەوەی هەموو ئەو کەرتانی کە یان ئەو بەتانی کە جۆرێک ناومێدیان تیا دروست بووە دەرێمە وەزارەتمان پلانماندانە هەر لە سەرەتایم کابینێ پلانێکی 4 ساڵەماندانە هەم لە بەرهەمهێنانە هەم لە برۆپێدانە هەم لە بە بازارکردنە ینی لە ئاخریا کە بە بازارکردن جا لە ناوخۆ بێ یاخود لە ناوخۆی عێراق بێ هەرێم بێ یاخود بە بازارکردنمان بە وڵاتانی دنیا بێ بۆ دەرەوە لە چوارچێوە بەڵام بەداخەوە ئەتوانم بڵم قەیرانی دارایی دەستی گرتین بۆ هەموو شتێک بۆ هەموو کارێک لەوانە کە هەنگاوی ئەبێت تۆ پاڵپشتێکی ئابووری لە پشت بێ ینی ئێستا ئەمە پاڵپشتێک بۆ منەوەندەی بزانم بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور وەرەوە بەڕێز بێکەرخانیش وەزیری کشت و کاڵ پاڵپشتن بۆ ئەمە ینی خوان هاتوونەتە سەرخەت و کە من لە 2 هەفتە لەمە پێش ڕۆژی هەینی بۆ پەیوەندیم پێوەکراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە ینی پەیوەندیم پێوەکراوە زۆر بەینەوە کە بەش کۆم کارە وا بکەین جوێنە دێنە جومعە بێ یاخۆ شەمە بێ وا بکەین تێپەڕێ بۆی هەم جوتیارەکەمان پەشیمان نەبێتەوە لەو بەرهەمێکی کۆی کردوێتەوە بەڕاستی چونکە ئەو بەرهەمێکە وەکو شتی تر نییە وەکو شتێکی مردوو نیست بکەین ئەوەی کە ئەو پرۆسی کە پلانی بۆ دانرابوو چۆن بوو شێوازی جێبەجێکردنی پلانەکە بەڵێ ئەمە دیارە هەر پێشتر با بڵین ئەو کۆمپانیایەکەوە بە ناوی هەناری هەڵەبجەوە هەم خۆیان وەکوم لە نزیکە بیان ناسم حەزێکی زۆریان هەیە بۆم هەنار خۆیان زۆر لەگەڵا گەورە بوون هەم شارەزایکی باشیان هەیە هەم لە پەروەردەکردنیانە بەڵام مابووی بە بازارکردنەکەی بەڕاستی خەڵک بەزی بە بازارکردنی بەرهەمی خۆمانایەتەوە لێرە شاتوانم بڵێم کە تەرخەمێک لە ئێمەشا هەیە وەکو وەزارەتی کشت و کاڵ بەڵام کەم تەرخەمێکمان هەیە لەوەیە کە ئێمە نەماتوانیەوە بەڕاستی جوتاری خۆمان قەنەعەت پێ بکەین یاخود لە ڕووی پیشەسازیەوە کارگەی وا دامەزرێنین هەم بۆ بە بازارکرد تەبی کارگە پیشەسازیەکان 3-4 کاریگەری باشیان هەیە ما بڵێن خۆ هەنار هەر شەر نییە بە خواردن بخورێ یاخۆ هەموو بە میوەکان بەڵێ وشکە کرێتەوە ئەکرێ بە مرەبا ئەکرێ بە دۆشا و با بڵێن ئەوەی کە بکرێ بۆ بابەتە ئەکرێ بە شەربات ئەبێ بە شێوێک لە شێوەکان تۆ کەڵکی لێوەرگری بۆی بەرهەمە لە خەسارەت بپارێزی لەو مۆسمایە کە زیاترە لە پێداویستی ناخۆ لە کاتیشکایە بەکاری بێن ئەوەی کەی بینی لە سوپەرمارکێتەکانە کەی بینی لە وڵاتانی ترەوە هاتوویە لە شوێنێکات بێ ئەوەی شێوەک لە شێوانەی بە بازارکردنە بەڵام بەنسبە دەمانی تریشەوە کە من وەکو پێم وتی کە ئەنجومەنی وەزیران خۆیان لەسەر خەت بوون لەگەڵ جەنابی وەزیری ئێمە بەردەوامی پەیوەندیان پێوا کردیم کە ئەم بەرهەما بێ ینی وەکو کارێکی ڕۆتین سێری نەکەین وەکو ڕۆژانە کە داوامی خۆمانەکەین ڕۆژی هەینی بوو هەینی و شەمە بوو ئەمان کردکەوە ئێمە لەو 2 ڕۆژە داواممان بۆ کردنکەوە شەهادەی تەندروستیان بۆ دروستکەیت چکە شادی تەندروستی و ئەگەر شادەی سەرچاوی بەرهەمێنانی پێ نەبێت لە هیچ وڵاتە قوبوڵ ناکرێت بێ یەکێک لێی مەسوول بێت لە وڵاتە کە ئەمە بەرهەمی ئەو شوێنەیە بەڵێ جا چکەم بەرهەمانەت چی ئەگەر بێت و بمێنێتەوە خەسارە بێ ینی بەرهەمی سەوزە و میوە هەتا ڕۆژێک زووتر ئەبێ فرێکەوی بگەێنیتە بازاڕەکان بەڵێ زۆر باشە کاک شاڵاو ڕەنگە کە باسیەوە کرێت کە هەر پێویستیەک یاخود هەر بەروبوومێک کە لە پێویستی ناوخۆت دێت دەرەوە ڕەنگە کەسانی وا بی بکەنەوە کە
ئەوەی کە دەبرێتە دەرەوە یان لە زۆر باشەکان نەبێت لە جۆرە زۆر باشەکان نەبێت بۆ جێبەجێکردنی ئەم پلانە تا چەند بیر لەوە کراوەتەوە کە ئێمە ئەڵین بەروبوومێکی بنمونە هەنار ئێمە بە جۆرە باشەکانی ئەناسرێنەوە کوردستان خاوەنی باشترین جۆرەکانی هەنارە تا چەند هەوڵمانداوە کە لە کاتی بە بازارکردن ئەم سیقەیە لە دەستنین لە بازاری جیهانی بەڵێ خۆی ڕاستی بۆ بە بازارکردن بۆ بازارکردنیشی جیهانی نێودەوڵەتی ئەبێ باشترین بنێری هەتا تۆ بیکەی بە براندیش نابێت لە هینی دابەزێ بەڕاستی نابێت لە کواڵیتی دابەزێ دایمەن ئەمە ئەگەر تۆ بێت و بەرهەمێکی باشی ساغڵەمی جوان نەنێری و لە هەموو ڕواتێن لە ڕووی پێکاتی مەسەلەن چۆن فیزیاوەکەی کە سەیرێکی بۆن و تام و ڕەنگۆمانە لە پێکاتی کیمیاوی و بەکتریۆلۆجیەکەشی یانێ بێ لەوانەشە ساغڵەم بێ بەڕاستی کەینێری نەخێر ئەبێ باشترین کوالیتی بنێری و لە بازارەکانی جیهانیشە باشترین کوالیتی ڕوخساری جوانترە و بۆ کڕینیش یان لە دەستی ئیندیوزەر کاگا بەدەستی ئەگە بێت و بەرهەمێکی خاوێن نەبێ بەرهەمێکی ساغ نەبێ و بەرهەمێکی جوان نەبێ کەمتر ڕەغبەتی لەسەر بێ لەبەرەوە نەخێر بۆ هەموو شتێکە لە جیهانە ئەڕوات ئەبێت تۆ باشترین جۆری هەڵبژێری بینێری و بۆ شەوەی کە باسم کرد ئەبێ هەم لە قەبارە وەکو یەک بن هەم لە بۆن و تام و ڕەنگە زۆر باشە پێم وابێ ئێستا دەنگمان دەگا بە کاک فەریدون بەداوای لە بورزنەوە کە دەنگی ئێمە نەبێت دیسان سوپاس بۆ ئامادەبوونت باسی ئەوم کرد کە شێوازی جێبەجێکردنی ئەم پلانە چۆن بوو و ئەم هەوڵە چۆن جێبەجێکرا ڕێزەکە دەکەین و لە ناخان مینەرانە بیسرانی کەناڵی 24 زۆر ئێمە بیرۆکەی ئەمە دەگەڕێتەوە بۆ چەند ساڵێ لەمەوە پێش کە ئەم بیرۆکەمان هەبووە بۆ ئەوەی کە بتوانین بەرهەمی هەنار بە براندکەنی بینێرینە دەرەوەی وڵات زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ستافی ئەنجومەنی وەزیران کە بەڕاستی هەوڵێکی زۆر و ماندووبوونێکیان کرد بۆی کەوا لە مانگی حوتەوە تا ئێستاتێ بتوان ئەم بەرهەمە بە وڵاتە عەرەبیەکان و وڵاتانی دنیا بگەێنن من جێگەی دەستخۆشی زۆر سوپاسیان کرد زۆر سوپاسیان دەکەین و باشە کاک فەریدون بەجاریکردنەکەی ئێوە چۆن بوو یعنی هەوڵەکەی ئێوە لە ناو پرۆسەکەیە ئەوەی کە ئێوە کردتان چی بوو هەوڵی ئێمە لەناو پرۆسەکەدا چەند شتێک بووی کە لەو شتە گرنگانە ئەوەیەکەوە هەموو هەنارەکان ئێمە لێمان کردوێتەوە ئێمە ئامادەمان کردووە پاکێجین ئێمە کردومانە هەموو بەرهەمەکان ئێمە ڕێکمان خستووە هەلی کارەکە ئێمە دامان کردووە بەس ستافی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی کاک جەلیل و کاک دابان و ستافەکانیان ئەوانە توانیویانە ڕێخستنی بازارکردنەکە و ناردە دەرەوەکەی بکەن ئێمەش زۆر سوپاسیانەکەین بەڵام ئەمە دوسێ ساڵ ئێمە خەریکی ئەم بەرنامەین بە سوپاسەوە حکوومەت هاوکاری کردوین و ساڵی پار و پێراریش جەنابی کاک قوبا تاڵەبانی پشتگیریکی تاوی کردین بۆ ئەوەی بتوانین بەرهەمەکە دووبارە بنێرینە دەرەوە و ساڵی جەنابی سەرۆکی حکوومەت جێگەی دەستخۆشیە کە حکوومەت لەم کابینەیەدا بە هەموو وەزیرەکان و بە تایبەتی وەزیری کشت و کاڵ کە زۆر پشتگیری کردین کاک ڕزگار زۆر پشتگیری کردین کە بتوانین ئەم پرۆژەیە بگەینە مەقسەد زۆر باشە کاک فەریدون کاک شاڵاویش باسی لەوە کردەوە تا جەنابیشتان دەڵێن کە ئێوە کۆی پرۆسی پاکێجینی هەنارەکانتان جێبەجێ کردووە خۆتان زانن کە هەندێک پێوەەر هەیە هەم لە پاکێجینی ئەو بەروبوومانی کە دەنێرێتە دەرەوە بە جۆرێک بۆەوەی کە بۆ نوتامی خوانیان لەدەست نەدەن و تێک نەچن و کێشەیان تیا دروست نەبێت لە پرۆسی پاکێجینکردنی ئەم هەنارانەیە تا چەند ئەم پێوەەر و ستانداردە جیهانیانە پارێزراوە بەڕاستی و پاکیژنێکی ئێمە کردو ستاندەرێکی جیهانی وەرگرتووە چونکە لەگەڵ وڵاتی ئیمارات و قەتەر و لەندەن و چەندین وڵاتی کە دوای گۆڕینەوە و نردنی نمونەی پاکەت و کارتۆن و تەنانەت قەباخی ناو هەنارەکە یعنی قاڵبەکان دوایە ئەوان ئۆکەیاندا بە ئێمەکان ئەوە شتێکی زۆر جوانە هەروەها بۆ فحەزکردنیشی وڵاتی ئیمارات بە تایبەتی خۆی هاتۆ فاسی هەموو باخەکانی کردو و هەرێک باخە کۆدێکی تایبەتیمان بەو بەستە داناوە بۆی بتوانین ئەم بەرهەمە بە بران بکەین بۆ هەموو وڵاتانی دنیای پێ بناسیێنین باشە خۆمان دەزانین کە بە جۆرێک لە باشیەکەی لە تایبەتیەکەی هەناری کوردستان دەناسرێتەوە بۆ ئەوەی کە ئەم متمانەیە لە لای کڕیاری دەرەوەش دروست بکەین تا چەند هەوڵتان ناوە ئەو جۆرانی کە پێچاوتانەتەوە یاخودەوانی کە نردووتانە بۆ هەناردەکردن لە جۆرە باشەکانی هەناری کوردستان من دەزانین کە ساڵ هەیە هەندێک بەروبووم وەک پێویست دەرناچێت هەندێک جار هەندێک ساڵ جوتیاران خۆشیان دەڵێن کە بنمونە هەناری ئەم ساڵ وەک پێویست نەبوو ئەو هەناری کە ئێستا هەنار دەکراوە لە جۆرە باشەکانە لەوانە بووە کە کڕیارمان بۆ پیا بکە لەوانە بووە کە
بە جۆرێک لە سەرنجڕاکێشی دروست بکات لەلایەن کڕێرانی دەرەوە بەنمونە ئیمارات کە بۆی نێردراوە؟ بەڵێ لۆناخان ئەوە پرسیارێکی زۆر جدیە لە پاکێجینە. ئێمە لەگەڵ ئیماراتە خۆیان هاتوون تێستی زەوی، تێستی ئاو، تێستی هەنارەکان بردووە. دوای 20 ڕۆژ وەڵامیان دەن لەگەڵ دوو کۆمپانیای خۆماڵی خۆمانە. ئەو کۆمپانیای جێگان بەرز دەنرخێنین کە توانیان هاوکارێکی ئەمە بکەن وەکو کۆمپانیای سێتابوو چەند کۆمپانیاکی کە ئەوە هۆی ئەوە بووکەوە ئەو بەرهەمەی کە ئێمە پێشکەشەکەین بەوان بەرهەمێکە لە ئاستێکی باس و لە تایپی ئەیە بۆ هەناردەکردن بۆیە وڵاتی ئیمارات و قەتەر و لەندەن و ئەمانە قبوڵیان کرد. چونکە ئێمە ساڵی پاریش هەر ئەوەمان کرد لە پار و پێرانیشتوانیمان 250 تەربرێنە لەندەن، 120 بۆ ئەڵمانیا، بۆ سوئید، بۆ فینلەنداش بنێرین. ئەمە ژوای کرد حکوومەت ئێرەمی کردووە زۆر سوپاسیەکەین لەوەش هاوکاری کردین. هەر ئەنجومەنی وەزیران هاوکاری ڕێگەکەشی بۆ گەڕاندینەوە لەو لاشەوە جەنابی کاقوبات ئاسانکاری و هاوکاری دامی فەنی کردین، دامی مادی کردین بۆی ئەو پرۆژە بگاتە ئاستی خۆی. هەر بۆ ئەو مەبەستەش ئێمە هەرساین 500,000 درەختی ناومان لەسەر بودجەی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت بۆ مەبەستە بە ئاگاداری کاکشاڵە کە دانیشتووە بە هەموو شار و شارشکەکانەوە لە هەڵەبجە تازاخۆ دەستمان کردو بە ناشتنی هەنار بۆی ئەم هەنارە بێتە براندێ چۆن ئێرانەکان فستقیانەیە بە بەناوبانگن، چۆن ئیسپانیەکان بە زەیتون بەناوبانگن، ئێمەش ئەمانەیە بە هەنار و ترێ و هەنجیر بتوانن بکەین بە براندێ و وڵاتەکەمان بخێنە ئەستی وڵاتە پێشکەوتوەکانی دنیا کە لە جیاتی ئەوەی پارە بنێرینە دەرەوە پارە بۆ وڵاتەکەمان بگەڕێنەوە. خۆشتنیشتیش لەمە کە خەونێکی ئێمەیە ئەوەیەکەوە سەدان کەس لەم پرۆژە بەشدار دەبێت، سەدان جوتیار باخەکانیان لێ دەکرینەوە، دەیان سیارە و پیکاب و دووتەنی کاری تیاداکە. ئەتوانین بڵین هەلێکی گەورەی کاریشمان لەم پرۆژە دابین کردووە. باشە کەواتەی ساکاتی ئەوەیە لێت بپرسم کە ئەم هەنگاوە ئەم پلانە تا کوێ بەردەوامە بێ تا چەند مژدەی ئەوەتان پێیە جوتیارانی دیکەی هەم پارێزگاکانی دیکە شارەکانی دیکە بە جۆرێک ئەوانیش بتوان بەروبوومەکانیان لە ڕێگەی ئێوە بنێرنە دەرەوەیان هەنارەکانیان بنێرنە دەرەوەیان ئەگەر هەنار نەبێ هەر بەروبوومێکی دیکە بێت تا چەند زەمانەتی ئەوەیە هەیە کە ئەم پرۆسەیە بەردەوامە بێ؟ ئێستا ئێمە ئەو پرسیارە زۆر جوانە. ئێمە لەگەڵ دۆک لەگەڵ کاک ئیدریس و چەند بزنسمانێکی کشت و کاڵی تەنسیقێکمان کردووە لەگەڵی شار باشتر دیراسە جارێر دیراسەن کە ساڵانە هەزاران تەن تری ڕەشی جوانمانەیە لە دۆک هەفتان و تری جوانی دەرەجەیەکمانێک کە بۆ سادراتی دەشێت لە هەورامان هەمانە. ئێمە لەگەڵ جوتیارە پێشکەوتوەکان و کۆمپانیای کشت و کاڵەکان لە دیراسەین ساڵی ئایندە ترێ هەنجیر تەماتە باینجان هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین. ئەوە هەنگاوێکی زۆر گرنگ و پێشکەوتووە بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێگەی کشت و کاڵەوە بودجەی هەرێمەکەمان ئاستی بژێوی خەڵک بەستێنەوە جوتیاران وەزعیان چاک بکەین. زۆر سپاس کاک فەریدون نامدار خاوەنی کۆمپانیای هەناری هەڵەبجە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانمان بوو. کاک شاڵاو سپاس بۆ جەنابی شێکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆمان میوانمان بووی. شەڵاو جەمالوک و بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانی بە خۆشحاڵی لە ستۆدیۆ میوانمان بوو بۆ هیواین کە هەموو کاتێ لەسەر هەواڵی دڵخۆشکەر و بە تایبەتی لەو هەوڵانەی کە دەچێتە چوارچێوەی خزمەتکردنی کشت و کاڵ و هەرێمی کوردستانەوە بەرنامە بکەین و خۆ ببینەوە لەسەر لایەنە باشەکانی و لەسەر باشتر بەڕێوەچوونی پرۆسەکە بەرنامە بکەین. سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ میوانەکانم، سپاس بۆ ئێوەش کە بینەرمان.